بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب هاوسەنجی لە ژیانی موسڵماندا. نووسینی دکتۆر عەبدولکەریم بەکار، وەرگێڕانی بەهجەت جەمیل حامید، پێداچوونەوەی بەهرە محەممەد عەلی، نۆرەی چاپ 1 2015. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1056 ساڵی 2015 پێدراوە. کۆی لاپەڕە 58 لاپەڕە. خوێندنەوەی ئاکار حوسێن. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێشەچی لاپەڕە 3. سوپاس و ستایش بۆ خودا، سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری خودا. خوای گەورە مرۆڤی لە جوانترین شێوەدا دروست کردووە، بەڵام کاتێک ئەم مرۆڤە ئامانجی ڕوونی نابێت و دۆخی لەباری بۆ ناڕەخسێت تا پارێزگاری لەو جوانترین شێوەیە بکات، تەماشا دەکەیت دووچاری ناهاوسەنجی و نادادی دەبێت. خوای گەورە دەفەرموێت: ئین الله یەئمر بالعدل والإحسان، واتە بەڕاستی خدا ئەمرتان پێدەکات بە میانڕەوی وەک خدا بەیەک زانین و بەخشندەی و دادپەروەری و خوداپەرستی. ئەمرتان پێدەکات بە چاکەکردن بە جۆرێکەوە بزانن خدا لە بەرچاوتانە و دەتانبینێ. سوورەتی ئەننەحل ئایەتی 9. پێغەمبەری نازداریشمان درودی خوای لەسەر بێت لە ژیانیدا ئەو هاوسەنجەی پیادە کردووە، هاوڵانیش خۆیان لێ ڕازی بێت لە ژیانیاندا پەیڕەویان کردووە، هاوسەنگ بوون لە قسە و گفتاریاندا. وئیذا قلتم فعدلوا، واتە ئەگەر لە مەحکەمەدا شایەتیتاندا و قسەیەکتان کرد ڕازگۆ بن. سوورەتی ئەلئەنعام ئایەتی 152. هاوسەنگ بوون لە بڕیاردان و فەرمانڕەوایەتی ئەندا. وئیذا حەکەمتم بەینە الناس ئەن تەحکموا بالعدل، واتە خدا ئەمرتان پێدەکات کە کاتێ دادوەریتان کرد لە بەینی خەڵکدا بەداد و حەق حکم بکەن، لایەنی یەکێکیان مەگرن و لەسەر حیسابی لایەکەی تر. سوورەتی ئەننیسا ئایەتی 58. هاوسەنگ بوون لە هەست و سۆز و مامەڵەیاندا. ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى، واتا بارق و قینتان لە کافرەکان واتان لێ نەکات بە ناڕاستی و ناعادلانە بجوولێنەوە لەگەڵیان و دەستدرێشیان لێ بکەن. دادپەروەر و حەقگۆ و حەق کردار بن. داد و ڕاستی نزیکترتان ئەکاتەوە لە گوناه نەکردن لە خوددا ترسان. ئەلمائیدە ئایەتی 8. کەواتە هاوسەنگ بوون بەرزەستەکردنی دادپەروەریە لە کەسایەتی موسڵماندا، چونکە هاوسەنجەکە لە نێوان خواستی گیان و جەستە و دنیا و دواڕۆژ و سۆز و ڕەمەکەکانیدایە. ڕوونکردنەوە. ڕەمەک واتە غەریزە. دەگەڕێینەوە سەر بابەتەکەمان. ئەم هاوسەنجیە سەرسوڕهێنەرەش لە فەرمایشتی خوای گەورە ئاماژەی بۆ کراوە: وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا، واتا لو ماڵی دنیایەدا کە خوا پێی بەخشیوی لە دوی ماڵی قیامەتیشت بگەڕێ، واتا خێر و چاکە بۆ ئەو دنیاشت پاشەکەوت بکە و بەشی ژیانی ئەو دنیاشت لە یاد نەچێ کە بەخۆشی بژیت. القەسەس ئایەتی 77. مرۆڤ سەرچاوە بنەڕەتی هەموو ژیار و شارستانیەتێکە، هەر بۆیە هاوسەنجەکەی ئەو شارستانیەتیەی بۆ مسۆگەر دەکات کە خەریکی بنیات نانیەتی. خوای گەورە ئاینی بۆ تەواو کردین و بەخششی خۆی بەسەردا ڕژاندین. ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم و ئەتمەمت عەلەیکم نیعمەتی، واتە ئەمڕۆ ئاینم بۆ تەواو کردن و ئاەتەکانم هەموو بۆ ناردن. ڕێو شوێنی ئاینی ئیسلامتان بۆ ڕوون بیەوە و نیعمەتی خۆمم ڕژان بەسەرتاندا. سوورەتی ئەلمائیدە ئایەتی 3. یەکێک لە واتاکانی کەمالیش هاوسەنجیکردنە، بۆیە هەر بانگەوازێک بۆ پابەندبوون بەو ئاینەوە هەر وشە و هەنگاوێکیش کە ببێتە مایەی هیدایەت و شوێنکەوتنیشی خێری پێوەیە. پێویستە لەسەرمان ڕێزی لێ بنین تاوەکو کۆشتی ئەو شارستانیەتە لەسەر بنەڕەتێکی قایم و هاوسەنگ بنیاد بنین. لە پاڵنەرەکانی ڕابوونی هاوچەرخیش بوونی ئەم جۆرە نووسراوە جوان و ناوازەیە کە ڕێگە خۆش دەکات و ئامانجەکان دیاری دەکات و ڕەفتاری جوانی لێ دەکەوێتەوە. سوپاس بۆ خوش کە ئەمڕۆ لە گۆڕەپانی ڕۆشنبیریدا نووسرا و بەرهەمی بەپێز لە زیادبووندایە.
ئەمانش ئاماژەیەکی دڵخۆشکردن و ئومێدی هەڵاهاتنی ڕۆژێکی نوێ بە ئومەتەکەمان دەبەخشن. زۆر سوپاسی دکتۆر عەبدولکەریم بەکاریش دەکەم لەسەر نووسینی ئەم بابەتە ناوازانە کە بوونەتە توێژ و بۆ هەموو تاکێکی هۆشیار لە خوای گەورە داواکارین سەرکەوتووی بکات. محەممەد عەدنان ئەلسەقا. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی بەڕێز دکتۆر عەبدولکەریم بەکار. لاپەڕا حەفت. سوپاس و ستایش بۆ خوای جیهانیان، درود و سەلام لەسەر پێغەمبەر و یار و یاوەرانی بەگشتی. سوپاسی خوای گەورە دەکەم لەسەر ئەوەی هەنووکە خەریکە هۆشیاریەکی نوێ دەربارەی گرنگی پەروەردە لە زۆربەی شوێن و ژینگە ئیسلامیەکاندا گەرنەش لێم هەمویان سەر هەڵدەدات. خەڵک بەرەبەرەوە خەریکە هەست بە بەهای تاک و بەهای ئاڕاستەکردن و ڕێنماییکردنی دەکەن. لەوەش گرنگتر لە بەرچاوگرتنی بایەخی شارەزایی پەروەردەیە لە سەرکەوتنی خێزان و لەو ئەرک و ڕۆڵە مەزنەی کە لە پەروەردەکردندا دەیگێڕێت. سوپاس بۆخوا بۆ زۆربەمان دەرکەوتووە کە پەروەردەکردنی ڕۆڵەکانمان لەسەر هەمان ئەو شێوازەی کە ئێمەی لەسەر پەروەردە دەکرا کەم و کوڕی و زیانی زۆری لێ دەکەوێتەوە. ئەمەش مایەی خۆشحاڵیە بۆمان. ئەو گۆڕانکاریە خێرایانەی کە ڕوو دەدەن ناچارمان دەکەن بە چاوکراوەیی تەواوەوە مامەڵە بکەین و زۆر بە ئاگا بین بۆ ئەوەی ڕۆڵەکانمان لەدەست نەدەین، بێ ئەوەی بزانین چۆن و بە چ شێوەیەک ڕۆڵی ڕاستەقینەی پەروەردەیی خۆمان بجێڕین. وای لێ هاتووە کە منداڵ و لاو بتوانێت بە ئارەزووی خۆی سەرتاسەری جیهان لە میانەی پەنجەنان بە چەند دوگمەیەکدا بەسەر بکاتەوە. ئەمەش دەبێتە مایەی تێکەڵاوبوونی بابەتەکان لە زەین و بیریدا، بەکەم سیرکردنی دابوونەریت و یاسا و ڕێساکانی نێو ژینگەکەی خۆی. هەڵسوکەوتی نابەجێی لەگەڵ دەوروبەردا لێ دەکەوێتەوە گەربێت و چاودێریەکی وردی نەکەین. سوپاس و ستایشیش هەر بۆ خوای گەورەیە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. دەستپێک. لاپەڕا نۆ. درود و سڵاو بۆ سەر پێغەمبەرمان محەممەد پێشەوای پێغەمبەران و دوایینی نێردراوان، بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. ومێدەوارم کاتێک کە بابەتگەلێک دەخوێنینەوە هەندێکیان تۆمار بکەین، چونکە زانیاریەکان بە تۆمارکردن نەبێت بیردەستنەوە. ئەوەی لەم پەرتوگەدا بۆتانی باز دەکەم ڕەنگە شتێکی نوێ نەبێت، بەڵام دەمەوێت شتانێکتان وە بیر بهێنمەوە کە دەشێت لە یادتان چوو بێت. ئەو تێبینیانەشی کە مرۆڤ تۆماریان دەکات پێویستە دوای تۆمارکردنیان فڕیان نەدات و ناشبێت هەڵیان بگرێت و نەچێتەوە سەریان، بەڵکو دەبێت بگەڕێتەوە سەریان و بە وردی لێیان بکۆڵێتەوە و سرنجیان بدات، بڵێت ئەم قسەیە بۆ من یان بۆ هەڵوێست و ڕەفتار و کەسایەتی و تێگەیشتن و ئاگایی من چی دەگەیەنێت. بۆیە کاتێک دەگەڕێیتەوە سەر ئەو تێبینی و زانیاریانە مانای وایە پێی ناوەتە سەر ڕێی پێشکەوتن و پەرەپێدان، واتە ڕێی پەرەپێدانی خود. بێگومان ڕێگەی پێشکەوتن و پەرەپێدان ئەوە نییە کە گوێبیستبوون و دواتر لە یادمان بچێت، بەڵکو ئەوەیە کە بیرۆکەی باش و پەسندمان دەست بکەوێت، هەوڵ بدەین تێیدا قوڵ ببینەوە و بە باشی لێی تێبگەین، پاشان ورد بینەوە و بزانین ئەم وشەیە و ئەو بیرۆکەیە لە ژیانماندا چی دەگەیەنێت، چۆن بتوانین سوودی لێ ببینین لە دروستکردنی گۆڕانکاری گەورە لە ژیانی کەسی هەریەکماندا. هاوسەنجی لە ژیانی موسڵماندا یان میانڕەوی لە ژیانی موسڵماندا لە ڕاستیدا هەر هەمووی باس و خواسی هەڵگری واتای جوان و لەیەکەوە نزیکن. هاوسەنجی هەمیشە شتێکی جوان و پەسند و خوازراوە. ئەوەی ڕاستی بێت مرۆڤ سەرسام دەبێت و شانازی بەخۆیەوە دەکات کاتێک دەبینرێت ئەو سیفەت و تایبەتمەندیانەی لە خۆیدا کۆبوونەتەوە لە کەسانی تردا تاک و تەراکە من. کەسێک کە سیفەتێکی جوان یان دوو سیفەت یان سێ سیفەتی تیا کۆبوو بێتەوە مایەی خۆشحاڵیە، بەڵام نابێت مایەی سەرسامبوون هەتا زۆرترین سیفەتی جوان و بەجێی تێدا کۆ نەبێتەوە. ئێستا ئەم پرسیارە دەکەین: ئایا لە بنچینەدا ژیانی موسڵمان دەبێت هاوسەنگ بێت یان لاسەنگ بێت؟ ئایا ئەگەر مرۆڤ گوێ بەخۆی نەدات کەسێکی هاوسەنگی لێ دەردەچێت؟ وەڵام نەخێر، لە بنەڕەتدا دەبێت مرۆڤ هاوسەنگ نەبێت، چونکە هاوسەنگی پێویستی بە هەوڵ و تێکۆشان و هزر و ژیری پەروەردەکردنی دەروونە. ئایا مرۆڤ لە بنەڕەتەوە دەبێت زانا بێت؟ وەڵام نەخێر، لە بنەڕەتەوە دەبێت نەزان بێت مەگەر هەوڵ بدات و فێر ببێت. ڕوونکردنەوە. خوای گەورە دەفەرموێت: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون.
واتە خودای گەورە ئێوەی لە سچی دایکتان دەرکردووە لە حاڵێکدا کە هیچتان نەئەزانی، هەروەها هێزی بیستن و بینین و دڵی بۆ دروستکردوون بەڵکو و شکرانە بژێری خوددا بکەن. دەگەڕێینەوە سەر باسەکەمان، کەواتە ئەو کاتە ناهاوسەنگی لە ژیانماندا دروست دەبێت گەر بێت و هەوڵی تەواو نەخەینەگەر تاوەکو هاوسەنگی پێویست بەدەست بهێنین. چەند تێبینێکی پێویست بۆ هەنگاونان بەرەو هاوسەنگی. مرۆڤ لەکوێوە و لە چ چوارچێوەیەکەوە بۆ هاوسەنگی تێبکۆشێت. من پێم وایە ئەگەر مرۆڤ بەباشی لە چەند باس و بابەتێک تێگەیشت ئەوە دەتوانێت بڵێت من ئێستا تا ڕادەیەکی زۆر باش کەسێکی هاوسەنگم، یان هەنگاو بەرەو بەدەستهێنانی هاوسەنگی دەنێم. لەو باس و بابەتانەش کاری یەکەم مرۆڤ کار و ئەرکەکانی خۆی بزانێت. ئەو مرۆڤەی کە بێ ئاگایە لە کار و ئەرکی خۆی هەرگیز ناتوانێت کەسێکی هاوسەنگ بێت. گریمان کەسێک نەدەزانێت حەرام و قەدەغە کراوەکان چین، نە ئاگایشی لە ڕەوشت و پایە و سونەتەکانی ئیسلامە. ئیدی ئەم کەسە چۆن کەسێکی هاوسەنگی لێ دەردەچێت؟ کەواتە لەسەر مرۆڤ پێویستە کار و ئەرکە شەرعیەکانی خۆی بزانێت، جا هەر کات ئەو ئەرکانەی زانی بە گوێرەی توانە هەوڵی بەجێهێنانی دەدات. مانای وایە یەکێک لە فاکتەرەکانی هاوسەنگبوونی لە کەسایەتی خۆیدا بەدیهێناوە. کاری دووەم، مرۆڤ ئامانجەکانی دەستنیشان بکات. ئەو مرۆڤەی کە ئامانجی هەیە ملی ڕێی هاوسەنگی گرتووەتە بەر. ئەو کەسەی کە ئامانجی ڕوون و دیاریکراوی نییە کەسێکی خەسارەتمەندە. ئاشکرایە گرنگترین سەرمایی مرۆڤ کە تەمەنە بە بێهودا بەسەر دەچێت. ڕێکخستنی کات زۆر بە ئەستەم دێتە کایەوە ئەگەر مرۆڤ ئامانجی ڕوون و دیاریکراوی نەبێت لە ژیاندا تا هەوڵی بۆ بدات. وادا بنێ خوێندکارێک لە تاقیکردنەوەکاندا گوێ بە دەرچوون نادات. هەمومان لە ڕۆژانی تاقیکردنەوەکاندا چاومان لێیە کە ژیانی ئەم خوێندکارە چەندە جیاواز و ناهاوسەنگە، بەوەی کە دەستی داوە تەیاریکردن بە تۆپ یان تەماشاکردنی تەلەڤیزیۆن لە کاتێکدا خوێندکارەکانی هاوڕێی سەرقاڵی کۆششکردنن. سووریش دەزانێت کە سبەینێ تاقیکردنەوەیەکی قورسیان هەیە. دەڵێن ئەمە مرۆڤێکی ناتەواو و سەر لێشێواوە. باشە چ شتێک سەری لێشێواندووە؟ ئەو نازانێت دەبێت ئەمڕۆ چ کارێک بکات و نازانێت ئەو ئامانجەشی کە پێویستە ئەمڕۆ لە ڕێی کۆشکردنەوە بەدی بهێنێت چییە. هەر بۆیە ئەم کەسەمان بەلاوە کەسێکی نەفامە و ڕەنگە بشڵێن تێک چووە. ئێمە خەریکین مرۆڤێک تاوانبار دەکەین لەسەر ئەوەی کە ئامانجی ڕۆژێک لە ڕۆژانی ناڕوون بووە. ئەیچی بەو کەسە بڵێن کە 60 یان 70 ساڵە ژیان دەگوزارێنێت بەبێ ئەوەی بزانێت چ ئەرکێکی لەسەر شانە کە پێی هەستێت. پێویستە چ کارێک ئەنجام بدات، پێویستە لەسەری بگاتە کوێ. ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێت ئاماژە بە قسەیەکی زۆر جوان و سەرسوڕهێنەر دەکات کە بەڵگەیەکی ڕوونە لەسەر نەگۆڕینی سروشتی مرۆڤ. ئەو دەڵێت کەسی وا لەم سەردەمەی ئێستاماندا بەدی دەکرێت ئەگەر لێشی بدەیت تاوەکو نوێژ بکات هەر نایکات. هەر خودی ئەم کەسە ئەگەر قامچیشی لێ بدەیت تاوەکو ڕۆژوەکەی بشکێنێت لە ڕەمەزاندا نایشکێنێت. ئێمە دەست بەجێ دەڵێن ئەمە سەر لێ تێکچوونێکی گەورەیە، چونکە نوێژ بە کۆی دەنجی زانایان لە ڕۆژوو گرنگترە و مەزنترین پایەشە لە پایەکانی ئیسلام لە دوای شایەتمانەوە. ڕۆژانەش دووبارە دەبێتەوە کەچی ئەم کەسە ئەگەر تێی هەڵبدەیت و بە قامچیش لێ بدەیت نوێژ ناکات، ئەگەر بە قامچیش لێ بدەیت و تاوەکو ڕۆژوەکەی بشکێنێت ئەوە نایشکێنێت. ئەمە بەهۆی هەڵە تێگەیشتنەوەیە لە ئەرکەکان. بۆیە کاتێک کەسێک نازانێت ئەرکەکانی سەرشانی چین ئیدی بەو چەشنە هەڵسو کەوت دەکات. تا ئەم ڕۆژ لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکاندا کەسانێک هەن ڕۆژووی مانجی ڕەمەزان دەگرن و زۆر بە تەنگ دروشمەکانیەوەن. نەگرتنی بە ڕەفتارێکی نابەجێ سەیر دەکەن کەچی نوێژ ناکەن. خەڵکانێکی زۆریش لە سەرتاسەری جیهانی ئیسلامدا هەن سەریان بچێت نوێژی هەینیان ناچێت کەچی نوێژە فەرزەکان ناکەن. هەندێک کەس ئەوەی زۆر بەلاوە سەیرە، بەڵام ئەو حاڵەتە بوونی هەیە و هەر کەسێکیش کە بە جیهانی ئیسلامیدا گوزەر بکات شتی زۆر سەرسوڕهێنەر لە کەسایەتی موسڵماندا بەدی دەکات لە ئاکامی بێئاگایی و تێنەگەیشتنی ئەرکەکانی. کاری سێهەم، زانینی سنەت و ڕەوشتە جوانەکان. سنەت و ڕەوشتە جوانەکان مرۆڤ فێری ئەوە دەکەن چۆن مافی عەقڵ و ئاوەزی بدات، چۆن مافی ڕوح و گیانی بدات، چۆن مافی کەسوکاری، دراوسێکانی، میوانەکانی، هاوڕێ و برادەرەکانی پێشێل نەکات. تەواوی ئەو شتانە لە سنەت و ڕەوشت و ئاکارە ئیسلامیەکانەوە فێر دەبێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بایەخی سنەت و ئاکارەکان لاپەڕە 15. ئەوەی ڕاستی بێت سنەت و ئاکارە جوانەکانیش فاکتەرێکی گرنگن لە پرسی هاوسەنگی موسڵماندا. کۆمەڵگەی موسڵمانیش کاتێک کە وابەستەی سنەت و ڕەوشتی بەرز دەبێت، ئەو ڕەوشت بەرزیە سەرەتا هۆگریەکی کۆمەڵایەتی لە نێوان خەڵکیدا دێنێتە ئاراوە.
ئەو هۆگریەش لە میانەی لێکچوونەوە دروست دەبێت، لێکچوون لە ڕووکاردا، لێکچوون لە بەجێهێناندا، لە ئیش و کاردا، لە هەڵس و کەوت و ڕەفتاردا، لە هەڵوێست و بڕیارداندا. بۆیە هەمیشە لێکچوون هۆگری و پێکەوە ژیان دێنێتەکایەوە. کەوا بوو سونەت فاکتەرێکی هۆگربوونی نێو مسلمانانە و سەرەڕای ئەوەش قەرەبووی کەم و کوڕیەکانی نێو فەرزەکانیش دەکاتەوە، سەرباری ڕۆڵبینینی وەک هێلی پێشەوەی بەرگری. هەر بۆیە ئەو مسلمانەی بۆ نمونە نوێژی چێشتەنگا و یان شەو نوێژ دەکات، ئەوە شەیتان ناتوانێت زەفەری پێ ببات تا واز لە نوێژی نیوەڕۆیان عەسر بهێنێت، بەڵکو سەرەتا زەفەری پێدەبات تا واز لە شەو نوێژ بهێنێت، کەواتە ڕۆڵی هێلی پێشەوەی بەرگری لە نوێژە فەرزەکان دەبینێت. سنت سەرباری ئەو واتە جوانانەشی وەک فاکتەری هاوسەنگی وایە لە ژیانی مسلماندا. بۆ نمونە مسلمان دەڵێت سنت وایە سەردانی فلانە برام بکەم، سنت وایە بڕۆم بۆ گۆڕستان، سنت وایە فلانە نەخۆش بەسەر بکەمەوە، سنت وایە وەها بکەم. دەبینین کەسی تر کاتی خۆی بە تەنها شتێکەوە ناکوژێت، بەڵکو هەوڵ و کۆشی بۆ هەموو کارەکان چڕ دەکاتەوە و هیچ کامێکیان فەرامۆش ناکات. کەوا بوو فاکتەرێکە بۆ دابەشکردنی کات، فاکتەرێکە بۆ چڕکردنەوەی هەوڵ و تەقەلا، فاکتەرێکە بۆ بایەخدانی هەمەلایەنە بۆ زۆر شتی چاک و سوود بەخش. ئەو شتە چاکانەش دوجار دەبنەمای دروستبوونی کەسایەتێکی مام ناوەند و میانڕە و سنت وەک ئاماژەمان پێدا فاکتەرێکی هاوسەنجیە لە ڕووە باش و ئەرێنیەکەیەوە، هەروەها فاکتەرێکی دیکەی هاوسەنجی هەیە لە ڕووە خراپ و نەرێنیەکەیەوە کە بەڕای من تەواوکەری وێنەکەیە، تەواوکەری پرسی سنەتەکەیە، ئەویش دوورکەوتنەوەیە لە زێدەڕۆیی، دوورکەوتنەیە لە توندڕەوی، واتە توندڕەوی نابەجێ. هەروەها جیاوازیش هەیە لە نێوان دەمارگیری و پابەندبووندا. توندڕەوی نابەجێ ئەوەیە مرۆڤ خۆی بخاتە ژێربارێکی زیادەڕەوی ناڕەواوە کە ئیسلام داوای نەکرد بێت. ئاشکراشە ئەو زیادەڕەویە کە لە کارێکدا دەکرێت لەسەر حسابی چەندین شتی تر دەبێت. لە فەرمودەیەکی دیکەی پێغەمبەریشدا صلی الله علیه وسلم هاتووە کە سەلمانی فارسی خوای لێ ڕازی بێت سەردانی ئەبیل دەردایی کرد. تەماشای کرد کە ئەم دەردا بەرجی کەڵتە و کۆنی پۆشیوە و زۆر پەرپوت دیارە. بۆیە پێیوت ئەوە بۆچی ئاوایت؟ وتی بە ئەبیل دەردایی برات بڵێ دەستی لە دنیا شوشتووە. ئەوە بوو خواردنی ئامادە کرد و هێنای بۆ ئەبیل دەردا. ئەویش وتی تۆ بخۆ من بە ڕۆژوم. سەلمان پێیوت تا تۆ نەخۆیت من دەمی لێ نادەم. ئەوە بوو خواردی ئینجا کە شەو داهات ئەبیل دەردا بە تەمابوو هەستێت شەو نوێژ بکات. سەلمان پێیوت بنوو. ئەویش نووست. دوای ماوەیە گویستی هەستێت پێیوتەوە بنوو. اینجا کەسەیەکی کۆتایی شەو هات. سەلمان پێیوت دەهەستا ئێستا شەو نوێژ بکە. پێکەوە شەو نوێژمان کرد. پاشان سەلمان پێیوت پەروەردگارت مافی بەسەرتەوە هەیە و لاشت مافی بەسەرتەوە هەیە و خێزانت هاوسەرەکەشت مافی بەسەرتەوە هەیە، کەوایە هەر شتە و مافی خۆی پێ بدا. ڕووداوەکان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم جێڕایەوە. ئەویش فەرمووی سەلمان ڕاستی فەرموو. بوخاری ڕیوایەتی کردووە. هەروەها سێ کەسی خزم هاتن بۆ ماڵی هاوسەرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پرسیاریان لەبارەی پرسنیەوە دەکرد کە پێیان وترا سەریان سوڕما و وتیان ئێمە لە کوێین و لە چاو پێغەمبەردا صلی الله علیه وسلم. لە کاتێکدا خوا لە گوناهی پێش و پاشی خۆش بووە. یەکێکیان وتی من هەموو شەوەکە بە شەو نوێژ زیندوو دەکەمەوە. یەکێکی تریان وتی من هەموو ساڵەکە بە ڕۆژوو دەبم و نایشتێنم. یەکێکی تریش وتی من واز لە ژن دەهێنم و هەرگیز ژن ناهێنم. کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی پێیان کەوت و فەرمووی ئەوە ئێوە بوون واتان وتوە سوێند بێت بەخوا من لە هەمووتان زیاتر لە خوا دەترسم و خوا دەپەرستم، بەڵام ڕۆژوو دەگرم و دەیشتێنم، نوێژیش دەکەم و دەشنوم، ژنیش دەهێنم، بۆیە هەر کەسێک واز لە سنەتم بهێنێت ئەوە لە من نییە. زیادەڕەویکردن لە ئایندا مرۆڤ ناچار بەکردنی کارگەلێک دەکات کە فەرز نەکراون لەسەری. دەبێتە مای لە دەستدانی شتانێکی گرنگ لە ژیانیدا. باشە بۆچی ئەو کارە ڕوودەدات؟ وەڵام چونکە تواناکانی ئێمە کەم و سنووردارن. کاتێک زیادەڕۆیی لە کارێکدا دەکەین ئەو زیادەڕۆییە لەسەر حسابی شتانێکی دیکە دەبێت، کەواتە وابەستەبوون بە سونەتەوە و دوورەپەرێزی لە زیادەڕۆییکردن دوو فاکتەری هاوسەنجیکردنن لە ژیانی موسڵماندا. هاوکات لەگەڵ ئەو دوو کارە سەرەکیەی پێشتر ئاماژەم پێکردن کە ئەوانیش مەسەلەی زانینی ئەرکەکانمان و زانینی ئامانجەکانە زۆر بەوردی و بەڕوونی. ئەمانە هەمویان شتی سەرەچین بۆ هۆشیاربوونەوەمان لەبارەی پرسی هاوسەنجیبوون و ڕاگررتنی هاوسەنجی لە ژیاندا. دەڵێم هاوسەنجی پێویستی بە دووپاتکردنەوەی بەردەوام هەیە، واتە کەسمان ناتوانێت بڵێت سوپاس بۆ خوا من کەسێکم هاوسەنجیم ڕاگرتووە و ئیدی بێدەنگ بێت. من ئەو کەسەی کە هاوسەنجێکی وردی لە ژیانیدا کردووە دەچوێنم بەو کەسەی کە بەسەر پەتێکی گرێدرا و داڕێ دەکات. ئەو هەرگیز ناتوانێت بڵێت سوپاس بۆ خوا پێم خستە سەر پەتەکە و تەواو لێبوومەوە. تۆش بۆ ئەوەی بەسەر پەتێکی گرێدرا و داڕێ بکەیت و
تاوەکو بەلای ڕاست و چەپدا نەکەویت دەبێت بۆ هەر ساتێکی ڕێکردنت هاوسەنجی خۆت ڕابگریت بەڵێ هەر بەو شێوەیە لە ژیانی ڕۆژانەماندا دووچاری چەندین حاڵەتی کتوپڕ دەبین گەربێت و وریای خۆمان نەبین تەنگمان پێ هەڵدەچن و گەلێک ئیشوکاری تریان بۆ دەکەینە قوربانی گەنجانێکی زۆر دەناسم کاتێک بە خوێندنەوەی ڕۆمانێکەوە سەرقاڵ دەبن بەبێ گوێدیانە ناوەڕۆکەکەی کە ڕەنگە ناوەڕۆکەکەشی زۆر باش و سوودبەخش بێت ئەوەندە دەستنە ناخی بابەتەکە و چێژی لێ دەبینن دەبینیت هەر یەکەیان دەڵێت بەخوا من ئێستا ناتوانم دەستی لێ هەڵبگرم هەندێک گەنج دەناسم کە نوێژی بە کۆمەڵی دەفەوتێت چونکە پێت دەڵێت حەز ناکەم دەست لەم بابەتە هەڵبگرم هەتا لەم پەڕەیە نەبمەوە یان لەم بەشە نەبمەوە یان ئیدی نوێژی جەماعەتەکەی لەدەست دەچێت ئەوسا بە تەنیا نوێژەکەی دەکات یان کۆمەڵێک ئەرچی تری بەسەرەوەیە یان تاقیکردنەوەیەکی هەیە یان ئەرچی قوتابخانەی بەسەرەوەیە یان کەسوکارەکەی ئەرکێکی گرنگی پێدەسپێرن دەبینی دوازی لێدێنێت دەڵێت جارێ هەر ئەمڕۆ و سبەی نێم ماوە لە خوێندنەوەی ئەم ڕۆمانە ببمەوە خوا یار بێت کە لێ بوومەوە دەرمانەکان بۆ خوشکەکەم دێنم لە کاتێکدا دەرمان شتێکە دوا ناخرێت کەواتە زۆر شتی کتوپڕ و ناکاو بەسەر ژیانماندا دێت کە هاوسەنجیمان تێک دەدات بۆیە دەبێت چاوکراوە بین هەمیشە مرۆڤ ئاگای لەم پرسیارە بێت ئایا من کەسێکی هاوسەنگم؟ هاوسەنجی شتێکە پێویستی بە دووپاتکردنەوەی بەردەوام هەیە ڕەنگە هەنووکە زۆر بەمان تووشی کێشە و گرفتێک بوو بین لە ژیانماندا بەبێ ئەوەی پێی بزانین دەشێت کەسایەتیمان هاوسەنجی لەدەستدا بێت یان دووربین لە میانەڕەوی بەبێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت ئەگەر بشپرسین و بڵێن بۆچی ئاگامان لە خۆمان نییە لە وەڵامدا دەڵێن چونکە ئەو چەمک و واتایانەی کە هاوکاریمان دەکەن لە پەیبردن بە کێشەکانمان بەردەست نین ئەوەش خاڵێکی گرینگە واتە ئەقڵ و هۆشمان لە توانایان دانیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێی بە شتەکان ببات کە بێگومان چەمکەکان بۆی دەبنە ئامراز بۆیە ئەگەر چەمک و واتایەکی دیاریکراومان لەبارەی بابەتێکەوە لە بەردەستدا نەبوو ئەوە ناتوانین لەو بابەتە تێبگەین چونکە ئەو ئامرازەی کە ئەقڵ و ژیریمان بەکاری دەهێنێت بەردەستە نییە کەواتە هاوسەنجی ژمارەیەک چەمک و واتای هەیە ئەگەر ئەقڵ و هۆشمان پێی بەو چەمکانە نەبات ئەوە سەرمان لێ دەشێوێت ژیانمان لێ تاڵ دەبێت کەسایەتیمان لە کەدار دەبێت بەبێ ئەوەی هەستی پێ بکەین چونکە ئەو ئامرازەمان نییە کە بەهۆیەوە پێی بە هاوسەنجی ببین و ژیانمانی پێڕاگیر بکەین خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات هاوسەنجی لە نێوان سەرفرازی و سەرکەوتندا لاپەڕە 23 یەکەم هاوسەنجی کە لەبارەیەوە دەدوێن هاوسەنجی نێوان سەرفرازی و سەرکەوتنە ئاشکرایە زۆربەی کات سەرفرازی کە پەیوەندی بەو دنیایەوە هەیە بە گوێڕایەلی خواپەرستی و نزیکبوونەوە لە خوای گەورە بەستراوەتەوە بەڵام کە باسی وشەی سەرکەوتن دەکەین زۆربەی کات مەبەستمان لە سەرکەوتنمانە لە دنیادا بۆ نمونە کاتێک کە دەڵێن فلان کەسێکی چاکە یان فلانە کەس پیاو چاکە ناڵێن لە کارەکەیدا سەرکەوتووە یان سەرکەوتونیە ڕەنگە سەرکەوتوو بێت لە کارەکەیدا ڕەنجیشە سەرکەوتوو نەبێت لە کارەکەیدا بەڵام دەڵێن ئەو کەسێکی چاکە یان فلانە کەس پیاو چاکە سەبارەت بە سەرکەوتنیش ئێمە ئێستا بۆ سەرکەوتنی ئەم دنیا بەکاری دەهێنین کاتێک کە بەوردی سەرنج دەدەین دەبینین هیچ کێشەیەکی تێدا نییە چونکە سەرکەوتنی ئەم دنیا ئەگەر لە چوارچێوەی شەرعی و دروستدا بێت نیەتێکی پاچی لە پشتەوە بێت ئەوە پەیوەندی بە سەرفرازی ئەو دنیاوە هەیە ئەگەر بشگەڕێینەوە بۆ نزیکەی 50 ساڵ بەر لە ئێستا ئەوە دەبینین بیرۆکەی سەرکەوتن لە ناو ئومەتی ئیسلامدا بە شێوەیەکی گشتی بیرۆکەی لاواز بووە بەڵام بیرۆکەی چاکەخوازی بە پێی تێگەیشتنی ئەو سەردەما بەهێزتر بوو بیرۆکەی سەرکەوتنیش لاواز بوو بێگومان ئەوەش گرفتە بۆیە ئەو مسلمانەی کە قەرز و قۆڵە دەکات و ورجی پڕ دەکات ئەوە گرفتێک لە کەسایەتیدا هەیە ئەو مسلمانەشی کە سەرپەرشتی دامەزراویەک دەکات و شکستی پێدەهێنێت گرفتێک لە کەسایەتیدا هەیە ئەو مسلمانەشی کە هاوسەرگیری دەکات و سەرکەوتوو نابێت لەو پرۆسەیەدا گرفتێک لە کەسایەتیدا هەیە ئەو مسلمانەشی کە ئەرکەکانی سەرشانی بەرامبەر بە پەروەردگاری بۆ هەڵناسوورێت کەسێکی شکست خواردووە و گرفتێک لە کەسایەتیدا هەیە بەڵام ئەوەی ئێستا هەستی پێدەکەم نەک تەنها لاوانمان بەڵکو ئومەتی ئیسلامی بەگشتی هۆشیار بووەتەوە و خەریکە سەر لە نوێ کەسایەتی خۆی بنیاد بنێتەوە ئێستا هەمووان عەوداڵی وەڵامی ئەم پرسیارەین چۆن سەر بکەوین چۆن پێش بکەوین و پەرە بە خۆمان بدەین و چۆن بکەین
وای لێ هاتووە ئێستا بیرۆکەی چاکەخوازی و سەرفرازی لای زۆربەی خەڵکی بەرە خەریکە پاشەکشە دەکات. ئەگەر بەڕێزی شت خوازیاری ئاشنابوونی بە ڕەوشی کۆمەڵگایەک ئەوە سەرنج بدە بزانە لە ناو کۆڕ و دانیشتەکانیاندا باسی چییە، چونکە ئەوەی بە تایبەتی لە کۆڕ و دەمەتەقەی شەواندا دەگوترێت خەم و خواست و ئاواتەکانی لە خۆگرتووە. ئاشکراشە کە زۆربەی قسە و باسی ئەمڕۆی خەڵک فلانە کەس ئەوەندەی قازانج کرد و فلانە کەس ماشەڵڵای لێبێت مامۆستایەکی سەرکەوتووە، فلانە وایە و فلانیش ئاوایە، بەجارێکی باسی پرسی سەرکەوتنە. ئەوەش پەیوەندی بە پایەداریەوە نییە، بەڵکو پەیوەندی بە هێز و تواناوە هەیە. ماوەیەک بەر لە ئێستا کەناڵێکی ئاسمانی دیداری لەگەڵ کەسێکی ناموسڵمانی بەناو بانکدا ساز کرد. ئەو بێژەرەی کە دیدارەکەی لەگەڵدا ساز دەکرد ئەویش ناموسڵمان بوو، پێیوت ئەگەر بە هەشتێک لە جیهانێکی دیکە لە ئارەدا بێت بچیتە بە هەشتەوە، ئایا ئەو وشەیە چییە کە پێت خۆشە لە خواوە گوێبیستی ببیت؟ پێیوت پێم خۆشە گوێم لێ بێت پێم بڵێت تۆ کەسێکی ئازا و چاونەترس بوویت. ئازایەتی هێزێکی پەیوەستە بە هێز و دەسەڵاتەوە، بۆیە ئەو گوڕوتینەی ئێستا لە خەمی سەرکەوتن و پشتگوێخستنی پرسی سەرفرازی و چاکەخوازی تیاماندا هەمووی ئاسەواری جیهانگیریە. لە کەلتور و فەرهەنگی ڕۆژئاواوە دزەی کردووە نێو کەلتور و هۆشیاری ئێمەوە. ئێستا بەبیر و هۆشیاری و ئومەتی ئیسلام ناوە خەریکە بە چەمکەکانی ڕۆژئاوا دەتەنرێت کە پێچەوانەی بنیادی قوڵی کەلتور و فەرهەنگی ئیسلامیمان دەوەستێتەوە و زیانی زۆری پێدەگەێنێت. منیش لەو کەسانم کە زۆر هانی خەڵکی دەدەم بۆ سەرکەوتن، ئێستاشی لەگەڵ بێت دەڵێم ئومەتی ئیسلام پێویستی بە کەسانێکی زۆری سەرکەوتوو هەیە، چونکە ئومەتێکی بێهێزە و لە ئاکامی لاوازی چەمکەکانی سەرکەوتنی کەسی و گشتی پوکانەوەی چەمکەکانی هێز بە درێژایی دەسەدەی ڕابردوو بوونەمای پەراوێزخستنی ئومەتی ئیسلام و کردیانە لەوە ڕێکی حەڵال بۆ کەسانی دیکە، بەرهەمەکەشیان دووریەوە و گومانیشی تێدا نییە، هێشتا هەر بەدەستیەوە دەناڵێنین. لەبەر ئەوە ئێمە زۆر پێویستمان بە کەسانی سەرکەوتووە. بەڵام دەمەوێت جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە پێشتریش دووپاتم کردووەتەوە، خوا یار بێت چەندین جاری دیکەش دووپاتی دەکەمەوە و دەڵێم هەر سەرکەوتنێکی ئەو دنیای فانیە خزمەت بە سەرکەوتن و سەرفرازی ئەو دنیای هەتایی نەکات، ئەوە سەرکەوتنێکی کاتیە و دەبڕێتەوە، تەنانەت ئەگەر بە شێوازی ڕەوا و ڕێگە پێدراویش بەدەست هات بێت. هەر سەرکەوتنێکیش بە ڕێگە و شێوازی ناڕەوا و ڕێگە پێنەدراو بەدەست بێت ئەوە خەیاڵە و دەڕەوێتەوە. جا ئەو کەسەی کە لە ڕێی سو خواردنەوە یان لە ڕێی بەرتیر خۆریەوە یان لە ڕێی پێشێلکردنی یاسا و ڕێسا و باوەڕ پێکراوەکانەوە یان لە ڕێی فێڵ و تەلەکەبازیەوە یان لە ڕێی گزی و ساختەکاریەوە یان لە ڕێی درۆ و دەلەسەوە سەروەت و سامان پێکەوە بنێت، ئەوە بەدەستی خۆی خەریکە ئاگر لە خۆی بەردەدات. سەرکەوتنەکەشی سەرکەوتنێکی خەیاڵیە و ڕاستەقینە نییە. ئەو سەرکەوتنەشی وەک ئاماژەم پێدا کە بە ڕێگە و شێوازی دروست و ڕێگە پێدراو بەدەست دێت، ئەگەر خزمەت بە سەرکەوتن و سەرفرازی ئەو دنیای هەتایی نەکات، ئەوە سەرکەوتنێکی کاتیە و دەبڕێتەوە، هەرگیز هیچی لەگەڵ خۆتدا نابیت، لەم دنیا بەجێ دەمێنێت. کەوابوو ڕاگررتنی هاوسەنجی لەم بابەتەدا بەوەیە سەرکەوتنێک بەدەست بهێنین کە لە خوای گەورەمان نزیک بخاتەوە. باشە چۆن لە خوا نزیکمان دەخاتەوە؟ وەڵام ئەگەر هاتوو بە شێوازێکی دروست و ڕێگە پێدرا و بەدەست هاتوو نیەتی پاشی لە پشتەوە بوو، بۆ نمونە بڵێت پارە و پولێک پێکەوە دەنێم تاوەکو کارگەیەکی پێ بکەمەوە، خوا یار بێت دەکەسی تێدا دادەمەزرێنم کە بتوانێت بژێوی ژیانی دەخێزانی مسلمانی پێ بەڕێوە ببەن. پشتیوان بەخوا هەرچێکیشی لێمایەوە خوێندنگایەک یان مزگەوتێکی لێ دروست دەکەم، خوا یار بێت سەدا دوونی وی زەکاتی سامانەکەم دەکەمە، سەدا پێنج و بە شێوەیەکی سەدەقە و زەکات دەیبەخشمەوە بەسەر مسلماناندا تا سوودی لێ ببینین. ئەم سەرکەوتنە کاتێک بە نیەتێکی پاک و بە شێوازێکی دروست و ڕێگە پێدراو بەدی دێت، بێگومان دەبێتە هۆکارێکی باشی نزیکبوونەوەمان لەخوا. کەوایە لەلایەکەوە بیرۆکەی چاکخوازی و سەرفرازیمان هەیە و لەلایەشی دیکەش بیرۆکەی سەرکەوتن و پێشکەوتنمان هەیە، بۆیە پێویستە لەسەرمان بگەڕێنەوە بۆ بیرۆکەی چاکخوازی و بۆ بیرۆکەی خەشەنجی سەرفرازی، بیرۆکەی حەڵالزادەیی کە بەداخ و کەسەرێکی زۆرەوە خەڵک خەریکە بەرەبەرە بیریان دەچێتەوە. بۆ نمونە پێت دەڵێت براکەم فلانە کەس پاڵەوانە، فلانە کەس شێرە، پاروەکەی لە دەمی شێردا دەردەهێنێت، دەزانێت چۆن گوزەران بکات، خەمی بۆ مەخۆ. دەمانەوێت وشەی حەڵالزادە و بیرۆکەی مرۆڤی چاکەکار و خواناس و ڕەوشت بەرز و هۆگر و بەخشندە لەدەست نەدەین. دەمانەوێت ئەم سیفەتە جوانانەمان لە کیس نەچێت. ئەی ئەو کەسانەی بە تەنگ سەرکەوتنەوەن، نەکەن ئەو سەرکەوتن و سەرفرازیە لە یاد بکەن کە بە سەرکەوتن و سەرفرازی هەردوو دنیاتان دەگەیەنێت.
ئەی ئەو کەسانەشی لە کاری چاکەدا ڕۆچون و بەجارێک دنیاتان فەرامۆش کردووە لەخوا بترسن. بنەمایەکی جوان هەیە دەڵێت هەر موسڵمانێک نەتوانێت کێشە و گرفتە تایبەتیەکانی چارەسەر بکات خۆی دەبێتە کێشە و گرفتێکی کۆمەڵایەتی. ئەو موسڵمانەی نەتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات دەبێتە کێشە و بار بەسەرگەل و نەتەوە واخزم و کەسوکاریەوە. پیاوێک نەیتوانی کێشە و ناکۆچەکانی نێوان خۆی و هاوسەرەکەی چارەسەر بکات گەیاندیە دادگاکان کەسوکاری هەمویان پێیان زانی. خەڵکی بۆ چەندین ساڵ هەر خەریکی ئاشتەوایی بوون لە نێوانیاندا. ئەو کەسە دەبێتە کێشە و سەرئێشە بۆ کەسانی دیکە. کەسێک نەتوانێت نان پەیدا بکات دەبێتە بار بەسەر دەوڵەتەوە، دەبێتە بار بەسەر کەسوکاریەوە، دەبێتە بار بەسەر هاوڕێیانیەوە. بۆیە چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتە تایبەتمەندیەکانمان بەشێکە لە پایەداری و سەرفرازی تاوەکو نەبینە کێشە و بار و سەرئێشە بۆ کەسانی دیکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.